ئێستا زۆرێک لە خانمەکان سێکە ئەو حەبە بەکاردێنن بۆچی بۆ ئەوەی سوڕی مانگانیان تاخیر بێ و هەروەها بۆ ئەوەی کە ڕۆژی ڕەمەزان بە تەواوی بەڕۆژوو بن. ئەمڕۆ لێرە دکتۆرە فایزە پێمانەڵێ کە بزانین ئەمە شتێکی زانستیە کاریگەری هەیە لەسەر جەستەمان. دکتۆرە ئەم حاڵەتە چییە؟ من سەراحەتەن ئەو نەخۆشانێک کە ئەزانن سووری مانگانیان فلانە ڕۆژ فلانە سەعات دێ بۆیان تەرتیبەکەم حەبێکیانە دەمێ پێش وەقتی یعنی نەکەیان سووری مانگانەکەیان دەستی پێکەم کە پێرێن حەبی تەنزیم دەورە ئەو حەبی تەنزیم دەورە ڕۆژی سێجا ئەیان دەمێ دوان لە پاشە و یەک لە مەغریب ئەوە کەی دەست پێکەم مەتەلەن ئەو 15 ڕەمەزان بۆی دێ من لە 10 ڕەمەزانەوە دەست پێکەم ئەوە یعنی کەمە ئەو دەرمانەی کەوەریەک دێ بەس نەخۆشیان نازانێت چ وەختێ دێ بە من چیەکەم کە دێت بۆ لەم ڕۆژانە ئەلێم دەست پێ بکە بە حەبی منعی حەمل حەبی منعی حەمل خۆتەزانی ئەوە ئەبێ نەک 21 حەب بخوا چکە 21 حەبی تایە 21 حەب یعنی فایدەی ناکە سێرکرد ناوەڕاست ڕەمەزان سووری مانگانی دێ بە من پێ لێم 2 پاکەت لەسەر یەکتری بخۆ ئەکاتە 42 حەب 42 حەبەکە سێرەکەی جێژنەش ئەبێ اینجا سووری مانگانی بۆ دێ بە ئەوە زۆر باشە لە حاڵەتی ئەگە نەزانێ سووری مانگانی کەیە کەواتە تۆ پێ دوایە ئەو حەبە نابێت لە خۆیانەوە بیخۆن دەبێت بچنە لای پزیشکێک بە پێ ڕێنمایی پزیشکەکە وەریگرن. دکتۆرە ئەگەر لە خۆیەوە خواردی ها زۆر ژن هەیە لە خۆی وای خوا کاریگەری خراپی چییە؟ هیچ خراپی نییە بەس بە شەرتێ هەمووی تەواو نەکە نەزیفە بێ هەتا ئەگە پاکەتێکی خوارد لە پاکەتەکەی دووەم نیوەی خوارد و وازی هێنا ئەو وەختە یعنی سووری مانگانەی تێکەچێ و نەزیفێ زۆرە بێ و ئەوش نامانەوێت ئەو حاڵەتە توش هەندێ حاڵەت هەیە بۆی ئەو حەبەوە خراپ بوو بێ بۆ نمونە بیستومە جەڵتە و شتیوە ڕوویداوە ئەگات و خۆی جەڵتەی هەبێ لە قاچی مەتەن ئەو هینی هەبێ دەوالی هەبێ و نەخۆشی دڵی هەبێ ئێمە ئەو حەبانەیان نادێنێ